لە یادی بۆمبارانی شیمیایی مەقەڕەکانی ناوەندی کۆمەڵەدا لەلایەن ڕژیمی عێراقەوە. ئێوارەی ڕۆژی 25 گوڵانی 1367 هەتاوی لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا فڕۆکە شەرکەڕەکانی حکوومەتی جینایەتکاری عێراق جارێکی تر هێرشیان کردە سەر مەقەڕ و بارگاکانی ناوەندی کۆمەڵە و دایەنە بەر بۆمبارانی شیمیایی. لەو کارەساتە دڵتەزێنەدا 23 کەس لە باشترین ئەندامان و کادرەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران گیانیان بەخت کرد و 150 هاوڕێ و هاوسەنگەری تریشمان بریندار و مەسموم بوون کە بە هاوکاری کەموێنەی خەڵکی ئەو ناوچەیە لە مەرگ ڕزگاریان بوو. ئەم خۆشەویستانە پۆلێک لە پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری و کۆمونیستی کوردستان و ئێران و سیمای ناسرا و ئازیزی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بوون کە لە دژی نظامی زاڵمانە و چەوسێنەرانەی سەرمایەداری لە دژی شەڕ و کوشتار و بێمافی ئینسان ڕاپەڕی بوون و گیانیان لە پێناو ئامانجی بەرزیاندا بەخت کرد. ئازیزانێک کە ئەستێرەی گەش و چرای ڕووناک کەرەوەی ڕێگای خەبات بەرەو سەرکەوتنمان و یادیان قەت لەبیر ناچێت. لە کاتێکدا کە هێشتا 2 مانگ بەسەر کارەساتی دڵتەزێنی گوردانی شواندا تێپەڕ نەبوو، لە کاتێکدا کە هێشتا برینی قورسی بۆمبارانی شیمیایی ڕژیمی بەعز بۆ سەر ناوچەی شارە زوور کە تێیدا 68 پێشمەرگەی شۆڕەژێر و فیداکاری کۆمەڵە وێڕای هەزاران ئینسانی بێدیفاعی شاری هەڵەبجە و ناوچەکە گیانیان بەخت کرد ساڕێژ نەبوو کە مەقەڕی ناوەندی کۆمەڵە و ئۆرگانەکانی دەوروبەری ئەمجار لە دۆڵی بۆتێ لە 20 کیلۆمتری شاری ڕانیەی کوردستانی عێراق کەوتنە بەر پەلاماری بۆمبی شیمیایی ڕژیمی دژە ئینسانی باسی عێراق. هەڵبەت پێشتر چەند جاری دیکە مەقەڕەکانی ناوەندی کۆمەڵە لە معلومە لە دۆڵی جاپایەتی کەوتبوونە بەر هێرشی ئاسمانی و تۆپخانەی ئەرتەشی عێراق. لە ئاکامی ئەم هێرشانەشدا چەندین هاوڕێی ترمان گیانیان بەخت کردبوو. هۆکاری ئەم دژمنکاریەی دەوڵەتی عێراق کە گەیشتە ئاستێک چەکی چیمیایی لە دژی کۆمەڵە بەکاربێنێت چی بوو؟ ئەرتەشی عێراق بەو هێرش و پەلامارە یەک لە دوای یەکانەی بە شوێن چ مەبەستێکەوە بوو؟ ئەو ڕژیمە وای دەزانی کە بەو وشارانەی دەتوانێت کۆمەڵە بە چۆک دابێنێ و دەستی پێ لە هاوکاریکردنی خەباتی عادڵانەی خەڵکی کوردستانی عێراق هەڵبگرێ. کۆمەڵە خۆی بە پشتیوان و دڵسۆزی ئەو خەباتە ڕەوایە دەزانی. کەم نەبوون ئەو تێکۆشەرانەی کوردستانی عێراق کە لەژێر ئاڵای سووری کۆمەڵەدا خەباتی ئەنتەرناسیۆنالیستی خۆیان درێژە پێدەدا کە لە ناو ئەو 23 هاوڕێژیان بەختکردوانشماندا ڕەنجی داوەتەوە. ئەوە بۆ ڕژیمی بەعز تەحمل نەدەکرا، بۆیە لە هیچ جنایەتێک دەستی نەدەپاراست. ڕژیمی عێراق بۆ ئەوەی پردی پەیوەندی نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەباتی کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق بڕوخێنێت بەردەوام هەوڵی دەدا کۆمەڵە ناچار بکات مەقەڕەکانی خۆی لەو شوێنە ئازادکراوەکانی کوردستانی عێراقەوە بگوازێتەوە بۆ شوێنەکانی ژێردەسەڵاتی ئەرتەشی عێراق. بەڵام کۆمەڵە وەکو هەڵوێستێکی سیاسی بەرامبەر بەو هەوڵانەی دەوڵەتی عێراق بەردەوام خۆراگری دەکرد و نەیدەویست تا کاتێک کە شوێنێکی ئازاد لە کوردستانی عێراقدا مابێت مەخەڕەکانی ناوەندی و هێزی پێشمەرگە لە ناوچەی ژێردەسەڵاتی ڕژیمی بەعزدا جێگیر بکات. بوونی مەقەڕەکانی کۆمەڵە لەو ناوچە ئازادانەدا بەکردەوە ئێمەی لەگەڵ خەڵکی کوردستانی عێراق و ئەو هێزانەی کە بەدژی ڕژیمی دەسەڵاتدار بەسەر ئەم وڵاتەدا لە شەڕدا بوون هاوچارە نووس کردبوو. هەر بۆیە کاتێک کارەساتی بۆتێ ڕوویدا خەڵکی شاری ڕانیە و ئەو ناوچەیە هەر کە ئاگاداری هێرشی بەعز بۆ سەر مەقەڕەکانی ناوەندی کۆمەڵە بوون، سەرەڕای ترس و خۆفێک کە ڕژیمی عێراق نابوویەوە بە هەموو هێز و توانا و ئیمکانیاتیانەوە بەهانای کۆمەڵەوە هاتن. شانۆیەکی شکۆداریان لە دڵسۆزی و هاوپشتی خۆیان بۆ کۆمەڵە نیشاندا و سەلماندیان کە کۆمەڵە لە خۆیان بەجیان نازانن. لە هەمان کاتدا زۆرێک لە پزیشک و دەرمانخانەکانی شاری سلێمانیش سەرڕای ئاگادارکردنەوەیان لەلایەن دەوڵەتی بەعسەوە کە یارمەتی بریندارەکانی بۆردومانە شیمیاییەکان نەدەن، بەڵام ئەو دکتۆر و بیمارستانە بەنهێنی کەوتنەخۆ بۆ دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ دەرمانکردنی بریندارەکانمان.
هاوپشتی پراوپڕی خەڵکی کوردستانی عێراق و خەڵکی ئەم ناوچەیە بە تایبەت لەگەڵ پێشمەرگەکانی کۆمەڵە لەم ڕۆژەدا بیرەوەریەکە کە هەرگیز لە بیرمان ناچێتەوە. هەموو ساڵێکیش لە مەراسمی یادکردنەوەی هاوڕێیانی گیانبەختکردوماندا ئەو هاوپشتی و بەدەنگەوە هاتنە وە بیر دەهێنینەوە و باسییان دەکەین و دەیگەێنینە نەوەکانی دوای خۆمان. هاوڕێیانی گیانبەختکردووی بۆمبارانی شیمیایی ڕۆژی 25 گوڵان لە دۆڵی بۆتێ بریتی بوون لە ئیسماعیل مستفازادە، ئەحمەد محەممەدی، بایەزید بەیاز، پەرویز تاجوانچی، حسەین سیگاری، سەعید محەممەدی، جەلال پێنجوێنی، فریشتە ڕەزایی، عەبدوڵڵا هۆشیاریان، عەلی حەسەن محەممەدی، فەرەنگیز شاهۆیی، کەریم جەنەتی، کەریم عەبدوڵڵاپور، مریەم مەجنون ناسراو بە سەعادەت، کەماڵ ڕەزانەژاد، کەیومەرز مهاجر ناسراو بە جەبار، مەنسوور مەحموودیان ناسراو بە مرتەزا، محەممەد ڕەسووڵی خۆشسفەت، محەممەد عومەر عەلی، ناسەح مەردووخ، نادر قازیزادە ناسراو بە ئازاد، وەفا تووتەنچی و حامد مودەڕەسی. لە 39مین ساڵیادی گیانبەختکردنی ئەو ئازیزانەدا جارێکی دیکە هەزاران درود و سڵاو لە شۆڕژێڕیان، لە گیانبازیان و لە فیداکاری و لە خۆبوردووییان. سڵاو لە بنەماڵە خۆراگر و سربەرزەکانیان. ئەمڕۆ گڵکۆی ئەم پۆلە لە ژنان و پیاوانی ماندووی نەناس و خەباتکاری کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران شوێنێکە بۆ نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجی بەرز و ئینسانی ئەو ئازیزانە، بە درێژەدان بە ڕێگای ئەو هاوڕێیانە و وەفادارمانەوە بە ئامانجەکانیان لە ڕیزی حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەدا یادی ئەم هاوڕێ شۆڕژێر و پێشڕەوانە زیندوو ڕادەگرین. یادیان بەرز و بەڕێز بێت و ئاڵاکەیان شەکاوەیە و ڕێگایان بەردەوام.